دیارە بردومانی ئەم شارە بەردەوامە ئەوەی کێمە دەبینین بە تەواوەتی شارەکە چۆڵە خەڵکێکی کەم لێرە تاکو تو گێمە دەبینین دەچن خواردن وەرەگرن ئێرە خاڵی بەهێزی شەڕە تا ئێستاش بەردەوام بردومانە. بێگوما بردومانەکان لێرە بەردەوامە. باخموت لە ڕۆژهەڵاتی ئوکراینە بەردەوام لەژێر بردومانی سوپای رووسیادایە. ڕۆژگارێک ئەم شەقامانە پڕ بوون لە هاتوچۆی ئۆتۆمبیل و خەڵک، بەڵام ئێستا تاک تاک خەڵک دەبینرێن. سەرەڕای بردومانەکان ژمارەیەک لە دانیشتوانی شارەکە چاوەڕێی وەرگرتنی پێویستیەکی زۆر سەرەتاین، ئەویش نانە. هەر کەسێک دوو نانی دەدەینێ، بەشێکیان لە گوندەکانی دەوروبەردیە. ئەو خواردنانە حکوومەت و بەشێک لە ڕێکخراوەکان دابینیان کرد. Раз в 30 дней. بۆ بەرگریکردن لە باخموت تانکی سوپای ئوکراینە تا سنتەری شار هاتوونەتە پێشەوە. ژمارەی دانیشتوانی باخموت تا پێش دەستپێکی شەڕی 2022 71,000 کەس بووە، بەڵام ئێستا کەمتر لە 12,000 کەس تێیدا دەژین. ژیانێکی پڕ لە ترس و ناڕوونی. بردومانەکانی ناو باخموت بەردەوامە. ئەمە جاری دووەمە کە ئێمە سەردانی باخموت دەکەین. پێویستمان لەگەڵ خەڵکی زیاتر قسە پێ بزانین دۆخەکە چۆنە، بەس ئەمڕۆ بە بەردەوامی بردومان دەگرێت. خەڵکی کەم دەنگی ئەو موشەکانە دێکە دێتە نێو باخموتەوە لەلایەن هێزەکانی رووسیا و ئەو بەرگریانەش کە هێزەکانی ئۆکراینیا دێکن. من هەوڵ دەدا خۆم بگەینمە لای ئەو کەسێکە لێرەیە بزانم بوو لە دەرەوەی بەڕاستی دۆخەکە هیچ تا دێت ڕۆژ لە دوای ڕۆژ دۆختی نێو باخموت خراپتر دەبێت. بە دوای پەناگەدا دەگەڕی؟ نانا، من بە دوای کەسێکدا دەگەڕێم بێت و چەرمی ئەو ژنەی کە لە بیناکەمان مردووە ببات. بە دوای کەسێکدا دەگەڕێم و هیچ کەسێک نادۆزمەوە. هەموو شوێنجا خراوە و هیچ کەسێک یارمەتیم نادات. کۆنتڕۆڵکردنی باخموت ئامانجی گەورەی هێزەکانی رووسیایە. باخموت سەر بە هەرێمی دۆنێتسکە لە ڕۆژهەڵاتی ئوکراینە. 7 مانگە شەڕێکی چڕ لە شارەکانی باخموت و سۆلیدار بەردەوامە. لە کۆتایی مانگی یەکی ئەمساڵ رووسیا سۆلیداری کۆنتڕۆڵ کرد. بە کۆنتڕۆڵکردنی باخموتیش ڕێڕەوێکی گرنگ بۆ کۆنتڕۆڵکردنی خاکی زیاتری هەرێمی دۆنێتسک دەکرێتەوە کە ئێستا لە 60% بەدەست هێزەکانی رووسیاوەیە. هەر لە بەشی ڕۆژهەڵات لە هەرێمی دۆنێتسکەوە
دەچین بەرەو هەرێمی لۆهانسک. ئێمە لە گوندێکین لە 7 کیلومتری پێگەی هێزەکانی رووسیا ئێرە بەردەوام بردومان دەکرێت. ئەم گوندە پێشتر 650 کەس دانیشتوی هەبوو، بەڵام ئێستا تەنیا 130 کەس لێرەدا دەنیشن. ئەوانیشیان کە لێرەن لەژێر ئەو بردومانە سەختەدا دەژین کە ڕۆژانە و بەردەوام دەکرێت. کە لێشیان دەپرسم بۆ گوندەکە بە جێنایەوە زۆربیان دەڵێن نازانین بڕۆینە چ شوێنێ، لەبەر ئەوەی ئێستا زۆربەی خاکی ئوکراینە بەردەوام بەم شێوازە بردومان دەکرێت. گوندی نویسکی سربەشاری کراماتۆرسکە لە هەرێمی لۆهانسک. هێزە ئەمنیەکانی ئوکراینە بە یارمەتی ڕێکخراوەکان و موختاری گوند خواردن بۆ دانیشتوانی گوندەکە دابین دەکەن. جولیا لەگەڵ دایک و باوکی لەم ماڵەدا دەژین. کارەبایان نییە و بە باتری ئۆتۆمبیل کارەبایان ڕێکخستووە. گاز و سیستەمی گەرمکەرەوەیان نییە. دیمەن و سیمای نێوماڵەکە گزارش لە خراپی دۆخی ژیانیان دەکات. بە ئێمەیان گوت لێرە بڕۆن، بەڵام بۆ کوێ بڕۆین؟ ئێمە هیچ خزمێکمان لە وڵاتانی دیکە و تەنانە نێ ئۆکرایناژ نییە. بە دڵنیاییەوە ئەمە ئاسان نییە لێرە بمێنین، بەڵام بۆ خەڵکێ پارەی زۆریان پێ نییە زۆر ئەستەمە لە دەرەوەی ماڵی خۆی بژیت. ئێمە لەگەڵ و خزمانەمان قسەمان کردووە کە گوندەکانیان جێهێشتووە، ئەوانیش بە سەختی دەژین و ناتوانن بۆ هەمیشە لەوێ بمێنن. ئەمان ئاژەڵی دراوسێکانیشیان لای خۆیان ڕاگرتووە. 16 پشیلەیان هەیە. کەروێشک، مریشک و قازیش بۆ خواردن بەخێو دەکەن. لە ترسی بردومانەکان دەچینە پەناگە. هانابردن بۆ ئەم ژێرخانەیە کاری بەردەوامی 1 ساڵی ڕابردووی ئەم خانەوادەیە بووە. گەر ئێرە بەربردومان نەکەوێت ڕەنگە بەو بەرهەمانەی کە لە هاوینی ڕابردوو کۆیان کردووەتەوە بتوانن ئەم زستانە سەختەش بەڕێکەن. ئێمە ئاشتیمان دەوێت، دەمانەوێت لەسەر جێگەی خۆمان بە ئاسوودەی بخەوین. ئێمە ژیانێکی ئاساییمان هەبوو. کچەکەم وەکو مامۆستا کاری دەکرد، هاوژینەکەم کاری دەکرد. ئێستا زۆر بە خراپی دەژین. کچەکەم کارەکەی لەدەستدا، هەروە هاوژینەکەشم. ئێستا وەک کەسی بێماڵ و حاڵ دەژین. لوتمیلا دەیەوێت ماڵە وێرانبوویەکەیم پیشان بدات کە چۆن هیچی بۆ نەماوە و لە ماڵی دراوسێکانی دەمێنێتەوە. هاوژینەکەی مردووە، کوڕ و بووک و نەوەکانیشی لە پۆڵەندا ئاوارن. هێزەکانی رووسیا ڕۆژی 4 مانگی ئازار گەشتە ئێرە و دەستیان بە بردومانکردنی گوندەکە کرد. بەردەوام لێرەدەنگی تەقینەوە دێ. تۆ ناترسی؟ نامەترسە، زۆر لە ئێمە نزیک نییە. شەشی مانگ یەکەم موشک بەر ماڵەکەی من کەوت و سەگەکەمیان بە سەختی بریندار کرد. سەقفی ماڵەکەم بە تاوەتی ڕووخا.
خۆم هەوڵمدا ماڵەکە خاوێن بکەمەوە هەموو خواردنەکانم لە نێو چوون زۆر جار بە برسێتی مامەتەوە من لێرە مامەتەوە چونکە ناتوانم ئاژەڵەکان بەجێ بهێڵم خەڵکێکی زۆر گوندەکەیان بەجێ هێشتووە و ئاژەڵێکی زۆر تەنیا ماون زۆر ئاژەڵیشەن کە ڕۆژانە دەبنە قوربانی بۆردومانەکان. لە ساڵی 2014ەوە لەگەڵ سەرهەڵدانی ڕووداوە ناوخۆیەکانی ئوکراینە لە سەدا 30 خاکی هەرێمی لوهانسک کەوتە دەست هێزەکانی رووسیا. بەڵام لە شەڕی ساڵی 2022 لە سەدا 96 خاکی ئەو هەرێمە لەلایەن هێزەکانی رووسیاوە کۆنتڕۆڵ کرا. ئێستا هێزەکانی ئوکراینە شەڕ بۆ بەرگریکردن لە سەدا 4 خاکەکەیان و پاشەکشەکردن بە هێزەکانی رووسیا دەکەن. ئێمە شتی تەکنیکی زۆرمان دەوێت هەروەها ئێمە پێویستیمان بە سیستەمی تۆپی دوورهاوێژە. ئەوانی خۆمان کۆن و هیچ سەردەمی سۆڤێتن. ئێمە ئامرازی نوێمان دەوێت موشکی نوێ و تانکی نوێ و فڕۆکەی نوێ. زۆرمان پێویستە بۆ ئەوەی لە دژی رووسیا شەڕ بکەین و سەر بکەوین. دەچینە شوێنی یەکێک لە پێگە سەربازیەکانی ئوکراینە. ئێمە لێرەوە 4 کیلۆمتر لە پێگەی هێزەکانی رووسیا دووری تیمێکی دیکەی ئوکراینی لە نزیکتری ئەم شوێنێ ئێمەیە لەوێ ئەوان فەرمان دەدەن بەمان کە دەست بە هێرشکردن بکرێت. Гена, Ген, вы куда? Кто тебе казав іти туди? بەهۆی نزیکی هێزەکانی رووسیا لە ناوچەکانی بەشی ڕۆژهەڵاتی ئوکراینە بە هەموو جۆرە چەکێکی سوپ و قورس هێرشەکانی هەردوو لە بەردەوامە. دۆخەکە لێرە ئاڵۆز و جیاوازە. شەڕ لە 2014 لێرە دەستی پێکردو و لە 2022 زۆرتر پەرێسەند. دۆخەکە بەراورد بە مانگێک پێش ئێستا چۆنە؟ ناتوانم بڵێم دۆخەکە لە ماوە 1 مانگی ڕابردوودا چۆن بووە چونکە شەڕ وەکو خۆی بەردەوامە. لە ڕۆژهەڵاتەوە دەچین بەرەو باشووری ئوکراینە. ئەمە دۆخی شاری خێرسۆنە. هاوشێوەی زۆربەی شارەکانی ئوکراینە بەردەوامی شەڕ ژیانی خەڵکەکەی پەک خستووە.
کەسانی بەتەمەن ناچارن لە جیاتی پشووی خانە نشینی چەند کاژێرێک لەسەر پێ بوەستن تا خۆراک وەردەگرن. خێرسۆن نزیکەی 9 مانگ لە کۆنتڕۆڵی سوپای رووسیا بوو لە مانگی 11 2022 لەلایەن سوپای ئوکراینە پاشەکشەیان پێکرا. ئاسان نەبوو بتوانین خواردن بکڕین. تەنیا هەندێک یارمەتی خۆبەخشی بوو کە هێزەکانی رووسیادا بەشیان دەکرد. ئەگەرمان میسایە وەری بگرین دەبوو پاسپۆرت نیشان بدەین و ئەو کات ئەوان دەیانزانی لەکوێ دەژین و دوای گوشاریان دەخستە سەرمان کە پاسپۆرتەکانمان بگۆڕین بە پاسپۆرتی رووسی. بۆیە ئێمە لە خانوەکانمان دادەنیشتین. ئەومان دەخوارد کە هەمان بوو کەمترمان دەخوارد. لە دەرەوەش خواردن کەم بوو. ئێستاش لێرەین تاوەکو یارمەتی خۆبەخشی وەربگرین چونکە پارەی کەممان هەیە. لە ترسی بردومانەکان لە کۆی 333,000 دانیشتووی خێرسۆن تەنیا 60,000 کەس ماونەتەوە کە زۆربەیان کەسانی بەتەمەنن. زۆربەی دوکان و بازاڕەکانی ئەم شارە داخراون. نرخی کەلوپەلو خۆراک لە نێوان 120 بۆ 150 بەرز بووەتەوە. داهاتی خەڵک کەمە. موچەی خانە نشینی و یارمەتی ڕێکخراوە خۆبەخشەکان فریاد ڕسیانە. من ئێستا نزیکم لە ڕووباری دنیپرۆ کە بە نێو شاری خێرسۆندا تێدەپەڕێ. بێگومان لەو دیوی ڕووبارەکەەوە پێگەی هێزەکانی رووسیا لەیە کە بەپێ زانیاریەکان کەمتر لە کیلومترێ مۆدایانە لێرە و قەناس بەدەستەکانی رووسی بە ئاسانی دەتوان نێو شارەکە ببینن. بۆیە زۆربەی ئەو قەزا و ناحیانەی کە نزیکن لە ڕووباری دنیپرۆ چۆڵ کراون تەنیا دەتوان بڵم کەمتر لە 10 خەڵک لێرە ماونەتەوە. لە ماوەی کۆنتڕۆڵکردنی پارێزگای خێرسۆن لەلایەن رووسیاوە کڕین و فرۆشتن بە دراوی رووسی بووە. نرخی کەلوپەلیش لە چاوپێشتر لە 160 بەرز بووە. لەم شارۆچکەیە لە نزیک ڕووباری دنیپرۆ تەنیا یەک مارکێت کراوەیە. کێشەی زۆری داراییمان هەبوو. چونکە ئێمە لێرە کار بە گریڤنا دەکەین بەڵام رووسیا ڕۆبڵی هێنابوو ئەمەش زۆر قورس بوو. ئێستا دۆخەکە زۆر باشترە دەچینە خێرسۆن و دێینەوە ڕێگەکە کراوەتەوە. کەلوپەلی پێویستمان هەیە بۆ ئەوەی ژیانی پێبەڕێ بکەین و بە گریڤنا کار دەکەین. لە خێرسۆن قوتابخانەکان داخراون. یان چۆڵ کراون یان بوونەتە شوێنی کاری خۆبەخشی. بەهۆی کۆچ و نەگەڕانەوەی خەڵک بۆ خێرسۆن و شارۆچکە و گوندەکانی دەوروبەری پرۆسەی ئاوەدانکردنەوەشی زۆر بە هێواشی دەچێتە پێشەوە. ئێستا کێشە سەرەکیەکە ئەوەیە کە هێزی مرۆیی کەممان هەیە. زۆربەی شوێنە خزمەتگوزاریەکان لە بەرکۆچکردنی خەڵک بەتاڵە و کارکردن تێیدا وەستاوە. بۆیە ئێستا دەبێت خەڵک بدۆزینەوە کە بێن و لە بەشە خزمەتگوزاریەکان کار بکەن وەکو بەشی دابینکردنی ئاوی خێرسۆن، ڕووناکی شەقامەکان، سیستەمی گەرمی وزە و خزمەتگوزاری ئاسایش. جگە لە کریمیا کە لە ساڵی 2014 و بە دەنگدانی خەڵک بووە بەشێک لە خاکی رووسیا لە شەڕی 2022دا لە 130 باشووری ئۆکراینە کەوتە دەست سوپای رووسیا. سەرەڕای بەردەوامی شەڕ و کۆنتڕۆڵکردنی خاکی زیاتر لەلایەن هێزەکانی رووسیا بەرپرسانی ئوکراینی ئامادەی دانوستان لەگەڵ لایەنی رووسی نین. سەربازەکانی رووسیا دەبێت خاکی ئۆکرانیا بەجێ بێڵن لەوانەش ئەو خەکانەی کە داگیر کراون بە تایبەت کریمیا و هەرێمی دۆنباس. دوای ئەوەی کە رووسیا چۆڵی کردن لەسەر مێردا دەنیشین و دەست بە دانوستان دەکەین. ئەو کات بڕیار دەدەین کە دواتر چی دەبێت و ناوچە سنووریەکان چۆن دەبن و سەربازانی رووسیا چەند دوور بکەونەوە. دەبێت رووسیا قەلەبووی ئەو هەموو وێرانیە و خەڵک بکاتەوە بۆیان نەخشە ڕێگەی پرۆسی دانوستانە بە تەواوەتی ڕوونە. پاش تێپەڕبوونی یەک ساڵ بەسەر هێرشی رووسیا بۆ سەرخاکی ئوکراینە هیچ نیشانەیەک لە هێوربوونەوەی ئەم شەڕە نابینرێت.
ئێستا شەڕ لە ڕۆژهەڵات و باشوور بە تایبەتی لە هەرێمەکانی دۆنێتسک و لوهانسک بەردەوامە. هێرشە موشکیە بەردەوامەکانی رووسیا بۆ سەر هەموو خاکی ئوکراینا سیستەمی کارەبا و گازی ئەو وڵاتەی پەک خستووە و خەڵک زستانێکی سەخت بەڕێ دەکەن. وێرانی لە دەستانی ئازیزان ئاوارەیی و برسیەتی چیرۆکی یەک ساڵی ڕابردووی خەڵکی ئوکراینا بوو. دۆخێک کە بووە هۆی ئاوارەبوونی 8 ملیۆن کەس. زۆرترینیان کە 1,500,000 کەسە لە پۆڵەندان و 2,850,000 کەسیش لە رووسیان کە بەشێکیان بە زۆری گوازراونەتەوە. بەڵام هێشتا هیوا بە ژیان و سەرکەوتنی هێزەکانی ئوکراینا لە دڵی خەڵکدا زیندووە. من ئێستا بە موبایل وانەکانم دەخوێنم و براکەم بە ئایپاد. ئێمە بە باشی دەخوێنین، بەڵام پێم وایە ئەگەر لە قوتابخانە بووین باشتر دەبوو. من هیوادارم سەربازەکانی ئوکرانیا ئەم شەڕە ببەنەوە و ئوکرانیا دیسان ئاوەدان بکرێتەوە. من دەستم هەیە، هیوام هەیە، ئێرە نیشتمانی منە و هیچ شوێنێک نییە بۆی بڕۆین. ئێمە هەموو شتێک ئاوەدان دەکەینەوە، یارمەتی لە ڕێکخراوە خۆبەخشەکان وەردەگرین.